ئەو شتە دوورە لە ڕاستیەوە باشە بەخۆمە من تقریبا 11:54 ئێرەمە کرد یعنی حرەسی ئێرەمە هەتا هەشتی سمێنێ لەوازبم باشە ئێستا مەسەلەن مردی شۆرەك بیان شتێک هەتا نیو ساعت پێش ئێستایی ئافرەتەکان هەبوو یعنی ئەوان بەخۆیان ڕۆیشتینە هەر کەسەش مەقسەد هاتبی بەڕوویان داکرایتەوە و بە خێراتنیشیان کرایە کەس دەرنەکرێ گوترا ینی لە سۆشال میدیا و ڤیدیۆیانێکە بڵاو بیەوە لێرەدا بە خەڵک گوتراوە مزگەوت دادەخێن گڵۆب دەکوژێنینەوە فەرموو بڕۆنە دەرەوە کاس ئەوە نییە بەخۆم گلۆ پشتەکانی مزگەفتێک کامل دەگوژێنمەوە لەسرە منە حتا سەحات پاش نوێژی سبێنێ باشە ئاخر کەس کە من دەچمە دەرێ گلۆپی ناو مزگەفتی دەگوژێنمەوە بە کەس نەگوترایە بڕۆ دەرێ یان گلۆ پشت دەگوژێتەوە فەرمەوە دەشبینن حالەمەچ خۆی نێژی شتی دەکە ئەی ئەو کەسانێک کاتنە ئێرە بەرێ گوتی ئەو قسانیان کرد و گرتێکی نا هەر ئەوانە دەیانەوێ جێ لە شوێنێک شتێکی دروستکەن ئەگەر نەحیز دەگۆڕنەوە بە چاوی خۆتان دەبینن فەرموو حالەمەکە چێش بێتن دەرکە قەپات نەکرێت یعنی هیچ ئەوەک نەبووە ئەمنیش هەتا پاش نوێژی سبێنەی لێرەمە ئەگەر خوانەکە ئێستا کەسێک شتێک بمریتن هەر دەبێ ئەمە لێرە بین باشە دەرکەی مزگەفتی بەڕووی کەس قەپات نەکرێت